بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین بۆ تەواوکردنی تەورەکە و گفتوگۆمان لەگەڵ زۆر بەڕێز سەبیحە شێخ جەلال هاوسەری پێشمەرگە و سەرکردە عەلی عەسکەری. سەبیحە خان باسی ئەوم کرد کە لە ڕوفاعی ئەگەڕێتەوە خلیفا بێ لە ماڵی شێخ محموود بەقاڵ لە سلێمانی بۆ چەند ڕۆژێک خۆی شارێتەوە. بڵێ با ئیشارەت بەوە بدەم جەنابەت کە عەلی عەسکەریان بان کرد بۆ ناسریە. بەڵێ گوتیان دەبێت تۆ بچی بەم ئاوارانە بڕێی ئیتر جنسیان بگۆڕن، ئەمانە تازە بیگۆڕن بە عەرەب، ئەوانە لێرەن خەڵقی ئێرەن، تەواو ناڕۆنەوە بۆ منتیقی خۆیان هیچ. عەلیش گوتی من مستەحیلە ئەم شتەیان پێ بڵێم، یەکڕجاتان لێ یەکەم بەڕجای خوا ئەم شتە بەمانە نەڕێن، با هەتا بۆ خۆتان وا لێرەدانتان ناون و هێناوتان نە ئێرە بەو ئومێدەوە بژین، یەکڕجاتان لێکم کورد وەک پشیلەوایە. هەتا کە سەغڵەتت کرد نەرمە لەگەڵ سەغڵەتت کرد دەچێتە تاقەوە چێ بۆ بنمیچەکە بۆ ئەملا بۆ ئەولا خۆی بەودا دارادا بە تاقۆشتادا بە بنمیچادا لەگەڵ زۆر سەغڵەتت کرد چنگ بۆ دەموچاوت دێنێ. لەبەر ئەوە لیان گەڕێن با چنگ بۆ دەموچاوتان نەیە، یەکڕجاتان لێکم و مستەحیلیشە ئەلێرە عیدام بکەن من ناچم پێیان بڵێم ئەم شتەیان پێ بڵێم و بێ ئومێدیان کەم با ئەو میلەتەکەم بەو ئومێدەوە بژی. چۆن لە ماڵی شێخ محموود بەقاڵ خۆی ئەشارێت؟ لە ماڵی شێخ محموودی بەقاڵ ئێمە لە سلێمانی بووین هاتوینەوە پشەی هاوی نەبوو، مناڵەکانمان نابوو لە ڕفاعی هاتین لە ماڵی منیرە قەفتان داوەت بووین، لەوێ لاوکۆی برازای کاک عومەر دەبابە هات کاغەزیش بۆی نانی عەلیک دەڵێ بە عەجەلە وەرن بۆ بەغا. من و نەوباش هەستان چوین بۆ بەغا و لە ماڵی کاکتایی برای کاک عومەر دەبابە لەوێ کۆبووینەوە، گوتی ئێمە قەرارمانداوە دەڕۆینە دەرێ، ئێمە شتمان چۆن تۆ ڕۆی بۆ ئێمە جالشکە سەرگەردانەکەیەوە، کوتی کەیفی خۆتانە دێن وەرن نان با حکومەتیتان لێ کارێتان کە ئەمەوە کورتیکەمەوە زۆر باش. ئیتر ئەوە بوو ئێمەش قەنەعەتمان کرد، کوتمان قاچی تۆ لەوێ لەکوێ سەری ئێمەش لەوێ تۆ چی لێ واکەین. ئیتر ئەوە بوو ئێمە هاتینەوە و نەوبەهار چوو مناڵەکانی هێنا ئەو لە ڕفاعی لەگەڵ کاک حەمی باتاسی و منش هاتمەوە بە سلێمانی تۆزێ بەعزەشتم مشور خوارد و ڕێگاوبان و کە چۆن دەرچین و بڕۆین و مناڵان هاتنەوە ئێمە هاتین ڕۆشتین بۆ هاتینەوە ئێرە عەلیش هات شێخ محموودی سەیگوڵ و ئان هێنان بۆ ماڵی شێخ محموودی بەقاڵ کاکە محموودی کارێزە و شێخ محموودی سەیگوڵ و ئەوان بە سەیارەی خۆیان هێنان چوون بە دوایە هێنان بۆ ئێرە لە ماڵی شێخ محموودی بەقاڵ. جا هەموو جارێ شەفیقەخانی ژنی ئەڵێ ڕەبی 100 ماڵەیان ئاوا بێ ئەڵێ هەموو شەوی بەراتێک من کاک عەلیم لەبیر دێتەوە چونکە ئەو شەوە لە ماڵی ئێمە بۆ شەوی بەرات لەوێ بووە. بەڵێ ئەڵێن کاچنە شاخ ببوورە کاچنە شاخ ئەڵێن سەبیحەی خێزانی عەلی عەسکەری یەکەمین ژنە کە لەگەڵ هەڵایسانی شۆڕشین و ئاچێتە شاخ. بەڵێ من و نەوبەهار بەڵێ ئێمە کە چوین ئیتر نەوبەهار مەبەستن نەوبەهار خانی خێزانی دووهەمی بەڵێ خێزانی دووهەمی ئیتر خۆمان و مناڵەکانمان چوین ئەو شێ قادری ساردکەی هات ناردم بە دوایە و برازایەکی هەبوو تۆزێ لە هین بوو کابرا کوڕێکی وریا بوو ئیتر هات بە جێبێک بردینی و لەگەڵ خەم هین جەمال خۆشناو بە ڕەحمەت بێ گەڵ جەمال خۆشناو بردیانی چوینە ماڵێک لە قەڵازێ ماڵەکە ناوی نابم دەری کردین نەی حەواندینەوە ئەنجا چوینە لە ڕانێ نەیان حەواندینەوە ئیتر چوینە قەڵازێ ماڵی هەمزەی باپیراغا هەمزاغا سەد ڕەحمەتی لێبێ کوتی ئەگەر ماڵ و منداڵ و سەریشم لە پێناوی کاک عەلی عەسکەری و مناڵەکانیان بڕوا هەر فەخری پێواکەم. زۆر بە پیاوانە حەواندینەوە و کوڕەکانی شەوێ لەگەڵ نادین و بۆ گوندی خاس و لەوێ شەوێ لە گوندی خاس بووین و لای چوین بۆ مارەدوو لە ماڵی چۆخا قادری مارەدوو بووین و لە دوایە حەمەی مەلا شەریفی ئەو جوابی نار بۆ حەمەی مەلا شەریف چووبوونە دەرێ لەبەر ئەوەی کە مفاوەزاتێک لەگەڵ حکومەت بکەن و پشکم دیەکانیان ڕانەگوێزێ بۆ ئەوە بۆ بەسە چووبوونە دەرێ ئەوان. ئیتر حەمەی مەلا شەریف نردی بە دوامانە خۆیان و کوڕەکانن و ڕاخیان بۆ نادوین و لە شاخەکە کوڕەکەم لێبەر بۆ شایانی کوڕم ئەلێرەوە سەریشکە تا ئێرە و ئیتر کوڕمان لێژ مرد خوانەی کوشت و دوای بە ئارد و بە هێلکە و ئارد و شتی وا سەریان بۆ چاکردەوە و حەمەی مەلا شەریف وان و ئەمەوێ شتەکان دوور درێژە بەڵام دەمەوێ باشە من ئەوەی کە مەبەستمە سەبیح خان ئەڵێن پاش گەیشتنی ئێوە بە عەلی عەسکەری لە شاخ عەلی عەسکەری نامەیەک بۆ مەلا مستەفا نێرێ
ئەو نامەیە چی بوو ناوەڕۆکی نامەیە چی بوو وەڵامی بارزانی چی ئەو نامەیە عەرزی کاک مەسعودیشم کرد لە ڕزگە و مارەدوو برادەران هەموو هاتن لەوێ کۆبوونەوە بکەن نمنمش بارانە باری عەلی کاغەزێکی نووسی دەڵێ بەڕێز مەلا مستەفا کورد شەرەفی نەماوە ئەوی ویژدان و زەمیری هەبێ بۆی قوبوڵ ناکرێ ئێمە هاتووینە دەرێت لەگەڵ کۆمەڵێ برادەر حەزەکەم ئێچێ سێشتی لاوا لێ کرد حەزەکەم ئێچێ لە کوڕەکان بنێری لەگەڵمان بەشدار بن وە شتێ ئیمکانیاتیشمان بۆ بنێری چونکە هیچ شتێکمان نییە سێهەمیش مناڵەکانم وردن ئەگەر لە کوێرکەدەیەکی ئەودی و ئێرانیش بێ یەک تاقە ژووریش بێ مناڵەکان بەو دیواکەم بۆی بۆ خۆم ئازاد بم لە ئیش و کارەکانم چونکە حکوومەت زۆر لە مناڵەکان مەگەڕێ وەڵامی بەرزانی وە تا بە کوڕی ئەحمەد نەبی خەڵقی حاجی و مەرانە بەوە ناردی قادری نابوو کوڕەکە قادری ناوە بەوە کاغەزەکەی نار ئێستا ئەوسا جوابی نەبوو جوابی نەبوو بە کاک مەسعودیشم گوتم باوکت جوابی نەبوو باش بابچینە سەر ڕۆڵێکی تەورێکی گرنگ کە ئەویش قسەکردن لەسەر ڕۆڵی عەلی ئەسکەری لە هەڵاسێنەوەی شۆڕشی نوێ دەوترێت یەکەمین بەلاغی سەربازی لە شۆڕشی نوێ عەلی ئەسکەری ئەینووسێت ئەوە برادران ئاگایان لێتی لە بەلاغ و شتەکە چونکە ئێمە بە یەکەوە نەبووین ئەو لە شوێنە بوو ئێمە لە شوێنە بووین دائیمە جەمالی حەکیماغاڵێ لە یەکەم کەس بوو لەسەر ساحەی کوردستان کە مەشغەڵی شۆڕشی نوێ هەڵگیرسانەوە لەگەڵ پێشمەرگە و سەرکردە عومەر دەبابە و دکتۆر خالید و شێخ حوسێنی بابە شێخ ئایا بەفعلی ئەوان یەکەم کەس بوون لە نەخێر یەکەم کەس نەبوون ئێمە ملازم عومەر لەوێ بووە و مەلا بەختیار لەوێ بووە و کۆمەڵێ برادەر هەموو ئەوانە ئەبوو شەهاب بووە و زۆر لە برادەرانی کۆمەڵەش لەوێ بوون ئەوانش هەموو هاتنە دەرێ بەڵام خەڵک کە باوەڕی هەبوو بەڵام زۆربەی سەرکردایەتی ئەو کات لە دەرەوە بوو لە دەرەوەی وڵات بوو سیقەکە عەلی ئەسکەری و ئەوان بوون عومەر دەبابە بۆ میسال بە گۆچانێکەوە پیر بوو ئەگەر ڕوحێکی کوردایەتی نەبێ چ ئیشی بەوە بوو تازە بەو پیرەی بڕا بەو شاخانەکەوێ ئەمە ئەگەر ڕوحی کوردایەتی نەبێ ئەگەر ئیهانە نەبێ حەز بە ئیهانەیەک نەکا بەرامبەر بە میلەتەکەی ئەوە هەڵنابژێرێ ئەو ڕۆڵێکی گەورە خەڵک سیقەی بەوان بوو کوتیان عەلی ئەسکەری و ئان ڕۆشتونە دەرێ ئیتر تەواو ئەمە عەلی ئەسکەری وان قائیدن کاک خالید و بەڕاستی خەڵک باوەڕی پێیان بوو ئەمانی کە تازە بوون نەدەناسران خۆ بخۆشان ئیشارەتیان بەوە داوە هەچەند ئەوە حیزب بوون و حیزب هەبوو ئەوانش حیزبیان هەبووە هەچەند ئێمەش حیزبمان هەبووە ئەوانش حیزبیانەوە کۆمەڵە هەر هەبوو لە هەفتاوە بەبەستم ئەوەیە ئەلەن پاش گەڕانەوەی سەرکردایەتی لە دەرەوە یەکەمین کۆبنەوەی سەرکردایەتی یەکێتی کە لە 1970 بۆ 1970 بەردەوام بووە لەو کۆبنەوە عەلی ئەسکەری ئەکرێتە فەرماندەی هەموو هێزی پێشمەرگەی کوردستان باس لەوەکرێت کە سەرکردەیەکی باڵای یەکێتی ئەڵێ کە بە گوندەکان ئاگەڕاین ئەچوونە هەردەیەک ئەگەر عەلی ئەسکەریمان لەگەڵا نەبوایە دەرگیان لێ نەیەکردینەوە باسی ڕۆڵی ئەم پیاوەکە کە قائید و سەرکردە و پێشمەرگەیەکی دیار بوو هەم لە شۆڕشی ئەیلول و هەم لە شۆڕشی نوێشە عەلی ئەسکەری کابرایەکی من مەحتی نەکەم هەموو برادەرەکان ئەمە وەسفی ئەمە هاوڕێکانیانە قسەی هاوڕێکانت جا بەدەمەوە کاکە فەیسەڵ عەلی ئەسکەری کابرایەک بوو لەگەڵ مناڵ بوو لەگەڵ پیر بوو هەمیشە دەم بە پێکەنین بوو جلەکانی خۆی دەگۆڕایەوە لەگەڵ خەڵک پێچی بدیتایە جامانەکەی چڵکەنە پیرەمێردێک کراو جامانەکەی لەگەڵ گۆڕێەوەی چی بدیتایە پێراوەکەی شڕە پێراوەکەی خۆیدایە جلەکانی خۆی دەدا بە خەڵق عەلی ئەسکەری کابرایەک بوو تەبیعەتی وا بوو ئیتر خۆشەویست بوو لە ناو خەڵقەکە و هینێکیشی ئەزمونێکیشی هەبوو لە شۆڕشەکانە و قائیدێک بووە و خەڵک بڕای پێی بووە و وەکو سۆفی مرید و عشایر و خەڵقی منتیقەکە و عشایریش خەڵک خۆشەویست خەڵکێکی دیار بوو خەڵقێکی ملازم عومەرەڵێ سەرکەوتنی من لە کاری سیاسی و پێشمەرگایەتی و خەباتە فەزڵ و ئیمتیازەکەی ئەگەڕێنەوە بۆ عەلی ئەسکەری ئەڵێ ئەو بەتەنها سەرکردەیەک نەبوو بەڵکو مامۆستایەکیش بوو ئەوە سوپاسی هەستی یەکەم من کاک عومەر تەبیعی وەکو ڕەفیقێک و پیاوێک برادەریشی بە ئەمەک و کوردێکی بە ئەمەک و شۆڕجێر هینی برادەرەکانی بزر ناکە و حەقیقەتەکەیانەڵێ خۆزگا هەموو کەس حەقیقەتی خەڵقی بزر نەکردایە سپی نەکردایە بە ڕەش ڕەشی نەکردایە بە سپی هەر یەکەی بەقەدر وەزنی خۆی و حەقی خۆی حەقی بداتێ
ها ئێمەش بەوە دڵخۆشە بین کە حەقی تۆ نەدرێ بە ئێکێکی کە ئێکێک کەش نەدرێ بە تۆ زۆر خۆشە بە ئەمەک بی و حەقیقەتەکانی خەڵق وەکو خۆی هیچیشی پێوە نەنێ وەکو خۆی حەقی خۆی بدەیە ئەوە من سپاسیەکەم. ئەڵێن لەگەڵ هەگیرسانەوەی شۆڕشی نوێ دوو بۆ چوونی جیاواز هەبووە لە نێوان عەلی عەسکەری و ئارام شاسوارە بەوەی کە کاک ئارام پێی وابووە پەلە نەکرێت لە شەڕ و پێکدادان و دروستکردنی گروپی چەکداری و چالاکی سەربازیە مەفرەزەی بچووکی چەکداری دروست کرێ بۆی هۆشیاری با بە جوتیارەکان و هۆشیاری ڕۆشنبیری سیاسیان باتێ بەڵام لە بەرامبەرەمەوە عەلی عەسکەری و توێتی پێویستە درێژە بە خەباتی چەکداری بدەین چونکە تەنها سەرکردایەتیەک هەرسی هێناوە ئەگەر نا جەماوەر هەمان جەماوەرە و دوژمنیش هەمان دوژمنە. بەڵێ کاک ئارام کابرایەکی وەکو من هەستم پێکرد بێ خۆ من سەری ڕێزی بۆ دانێنم زۆریشم خۆشەویست ئێستاش سەری ڕێزی هەمدی بۆ دانەوێنم. کاک ئارام کابرایەکی عەسکەری نەبوو سیاسی بوو. کاک ئارام کابرایەکی سیاسی بوو عەلی عەسکەری سیاسی و عەسکەری بوو بەس کاک ئارام کابرایەکی سیاسی بوو لە ڕۆڵی عەسکەری نازانی چی بکاو چی نەکا ڕەنگە لەسەر ئەوە بۆچین و جیاوازیان بێ ئەنجینا دائیمە لەگەڵمان بوو کاک ئاراممان زۆر خۆشەویست لە لامان دانیشت کە خواردنی حەز لێ بوویا دەهاتە لامان خواردنی خۆشمان بوو لەوێ گۆزان بە سلێمانیم یعنی ئەوە بوو ڕەنگە لەسەر شتێک بەعزە خلافێکیان هەبوو بێ و خەرچی تۆزە زیادی پێوە دەنێ ئەنجینا دووچان بۆ کوردایەتی ڕۆچونە. هەمێش مەسەر تەوەرەیەکی هەسیار لە دیدارەکەمان لە بەرنامەکە کە ئەویش داستانی هەکاری و کارەساتی هەکاری لە کۆبوونەوەی دووەمی یەکێتی نیشتیمانی لە ساڵی 1970 عەلی عەسکەری بە ئەندامی سەرکردایەتی و فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان دیسانەوە هەڵبژێرێتەوە. هەر لەو کۆبوونەوەی واتە کۆبوونەوەی دووەم بڕیارە درێ هێزێکی گەورەی پێشمەرگە بنێرێت بۆ ناوچەکانی هەکاری و سنووری تورکیا بۆ هێنانی چەک و تفاقی جەنگ و سەربازی. ئەم هێزە بە سەرپەرشتی عەلی عەسکەری و دکتۆر خالید و حسێن بابە شێخ بەڕێکەون کە بە داستانی هەکاری ناوابرێت بەڵام ئەمە کارەساتێکی گەورەی لەکەوێتەوە بەداخەوە کارەساتێکی جەرگ بڕ کە زۆربەی سەرکردە و قائیدە ئەسکەری و سەربازی و سیاسیەکانی بزوتنەوەی سۆسیالیست و یەکێتی نیشتیمانی کە ئەو کات کە لە نیمچە بەرەیەک ئابن لەو کارەساتیاتی ئاچن. پرسیارەکە ئەمەیە بە بڕوای ئێوە وەک خانەوادەی شەهید وەک هاوسەر و تۆ وەک هاوسەر و هاوخەبات و هاوڕێ و دۆستی نزیکی عەلی عەسکەری ئەم کارەساتە بۆ ڕوویە ئایا بەڕاستی ئەم پۆلە پێشمەرگەیە بۆ چەک چوون یاخود چ مەبەستێکە بوو لە کارەساتی هەکاری؟ باشت کەم ئێمە لە سووریا بووین بەڵام وەکو هەڵوێستی و هینیان کە من ئەوەندەی لە ناویان نابووین کە تۆ تازە شۆڕ دەستی پێگربەوە عەلی هەموو جارێت و ڕابوو دەیگوت چەکمان پێنەگەی هیچمان پێنەگەی لەملا چەکێکیان ئاوا کرد لەولا چەکێکی لە خەڵک بە خەڵکە کڕی لەولای ئینێ کرد هەتا تۆزەی چەکی کۆ کردەوە عەلی عەسکەری بە دۆست و بە ڕەفیق و بە خزم و بە کەس و بە هین لە ناو خەڵکەکەیە هینی عەشایرەکەی و پێشمەرگەیەتی و ئەوەی کە چەکێکی زۆر ئێچانەوانە شۆڕشی کوڕم بوو چەکیان لە فەلەستینیەکان و لە هەر شوێنە بوو لە قەزافی نازەم لە چێ چەکیان کۆکرد بۆ یارمەتیانەدان. ئەمە لە قامیشلۆ بە بن ئەو تەلانەدا چەکەکانیان حازر کرد و بیان بن تەسلیمیان کەن عەلی وانج بەوەی ئەوە بێن کۆمەڵێ بێ چەکیان هێنا لەگەڵ خۆیان بۆ مەنتیقەی بادینان بێن چەکەکان بەرن چەکەکان بەرن کە بێن لە مەنتیقەی بادینانیش مەقەڕێ بکەنەوە لەوێ مەقەڕێ بکەنەوە و بۆیان ئاسانتر بێ هاتوو چۆ کە مەقەڕەکان لە بادینان هەبێ تەبیعی ئاسانترە هاتوو چۆ بۆیان و بۆ هینیان ئەمانە بۆیە چوون چەکەکان بێن و ئەم خەڵقە بینە قسمی وەکو بەحسیەکەن قسمی کاخالی وانە نێرن دوایی دەڵێن با نەڕۆن عەلی تۆ مەڕۆ خەبەریان بۆ دێ نازانم چیان بۆ دێ تۆ نابێ بچی ئەویش دەڵێ کاخالیتان نادۆ من تازە و بە کەم کەسێکەوە نردوتانە قووەتەکەی ئەو کەمە کاخالی دەفەوتێ من نەڕۆم ئیتر دەڕۆنچیان لێ بەسەر دێ و چەند قوڕ بەسەرە بن و چەند برسیە بن و باران لیانەدا و ئێران لیانەدا و ئێران ئەو پرسیارە بکەم ببوورە ئەمێ ئەو پرسیارە بکەم ئێوە وەک خانەوادەی عەلی عەسکەری
هەرگیز نەتان پرسی ئەم هەموو هێزە چەکدارە ئەم هەموو سەرکردایەتیە کە نیوەی زیاتری بێچەک و بێفیشک بووە بەبێ شارەزایی بەبێ پشتیوان لە وەرزێکی ساردا لە پێناوی چییە ئەمە چۆن ئەمە کرا بۆچی بەبێ پلان ئەم هەموو پێشمەرگە و سەرکردەیە بە کوژدرا با ئاژت بکەم ئەوان وەکو حەقیقەت ئێوە چیە بەتاوان بارەزان لەم وەکو حەق و ویژدان وەکو حەق و ویژدان ئەمە ئەوەندە تینووی چەک و بەرگری بوون لە میلەت و وڵاتەکەیان ئەو من حەقیقەتەکارم ئەوەندە تینوو بوون ئەگەر بیان کوتایە ئاگرە خۆتانی تێفرێدن چەچێک دێ ڕۆژێک بەرگری پێەکەن و گول لە فیشەچێک دەستانەکەوێ لەو ئاگرەیە دەهێن نەدەرێ بەرگری دەقیقەیەکی پێەکەن لە میلەتەکەتان ئەچوونە ناوی ئەوان ئەو بیر و باوەڕیان هەبوو بەڵام بۆ ببێ پلان بۆ بەبێ پلان بەبێ نان و ئاو بەبێ شارەزایی بەبێ دۆست و پشتیوان لە ئێرانەوە لێیانەدرا لە عێراقەوە لێیانەدرا پشتیوانیان هەبووە بەحیساب پەدەکەیە بە حسابی چێ پشتیوانیان وەڵڵاهی ئەوە برادەرانە زانن دەبێ ئەوان ڕۆژێ ببێ ئەمە لە ناو خۆیانە چێ بەرپرسە محکەمەیکەن لێ پرسنەوە چونکە ئێمە لە ناوانە بووین ئیتر هیچی لەوانە نازانم هەر ئەوەندە دەزانم ئێمە جوابمان بۆ هات عارف تەیفور گوتی لنووسی بووی لە جەریدەیەک دەڵێ کاک عەلیوان جیران عەلی ئەسکەریوان مانگرتووە بە ناوی پارتیەوە دەری کرد بوو ئێمەش جەریدەکەمان هەڵگرت و چین بۆ لای دکتۆر فواد مەحسووم کوتی درۆیە ڕەدیاندایەوە کە ڕەدیشیاندایەوە هەروە بوو گیرا بووشن باشە پێش ڕوودانی ئەم کارەساتە بەر لە کارەساتی هەکاری عەلی ئەسکەری و مامجەلال نامیان بۆ شێخ محەممەد خالید ناردەوە دواتر عەلی ئەسکەری نامە بۆ ئیدریس بارزانی ناردووە ناوڕۆکی ئەو نامانە چی بوون وەڵامی ئەوان چی بوون ئەوە من نازەم حیز بەزانێ بەس لە خۆی بیستومەکە بۆ حەمایل خانیشی ناردووە بەڵێ بۆ حەمایل خانیشتنی بۆ حەمایل خانیشی ناردووە عەلی بە ئێمەی گوت وا ئەخرم بە قاچاق ڕۆشتین وا دەتان نێرم ئەگەر جەماعەتی عارفوان لەوێ بوون هین لەوێ ئەبوو عەنتەرە چێ کوتی ئەوان لەوێن هەر کەسێک لێن خۆتانیان پێ بناسێن ئەگەر دیتانن لەو شاق و چێ و سەر حدوودە جەوهەر نامیقەکە لەوێ بوو چێ لەوێ بوو خۆتان تەسلیمی ئەوان کرد قەیناکە یارمەتیتانەدەن عەلی ئەسکەری بەو بیر و باوەڕەوە ئێمەشی ڕەوان کرد دەیگوت جارێکی کە مستەحیلە من شەڕی براکوژ بکەمەوە بەڵێ من ئێستا نامەیەکی ئەو بیرەخەمەوە کاک محەممەدی حاجی مەحموود لە کتێبی ڕۆژمێری پێشمەرگەیاڵێ لە مانگی 1176 عەلی ئەسکەری و کاک ئارام بە هاوبەشی نامەیەکیان بۆ ئێمە نارد دەربارەی ڕێکەوتنی سوورەبان کە ئەو کات لە بینی ئەوان و قیادە مۆقەتا بووە لەوێدا نووسیویانە عەلی ئەسکەری و کاک ئارام نووسیویانە نابێ شەڕ لە نێوان ئێمە و قیادە مۆقەتا ڕووبات چونکە کورد دوژمنی هاوبەشی هەیە محەممەدی حاجی مەحموود وڵێ عەلی ئەسکەری نەک هەوڵی ئەدا کێشە لە نێوان بزوتنەوە کۆمەڵەیان ڕوونەیە بەڵکو هەمیشە هەوڵی ئەدا کە شەڕ و پێکدادان لە نێوان یەکێتی و قیادە مۆقەتەشا ڕوونەیە کەواتە بۆچی ڕووی ئەم شەڕ لە کاتێکا کە ئەمان دەستنووس و نامەکەی ئەوان ئاماژە بە ئەوان وا هەستەکە خەڵکیش و منیش و خەڵکی میلەتیش و وا هەستەکەن لە دو ئاش بەتاڕ نەیاندەویست کەسێک هەبێ کەسێک هەبێ شۆڕش دروست کاتەوە و ناوی ئەوان بکەوێتە ژێرەوە و ناوی ئەو کەسانە بەرزەوە بێ خەڵک وا هەستەکە و منی ئێمەش وا هەستەکەین و عەلی ئەسکەری بە چۆ بۆ لای کەمال کەرکوچی جوابی بۆ نادێ گوڕۆڵە تۆکو شۆڕشی کوڕم وای ئەگەر کورد نەبێ من دێم کۆبوونەوە لەگەڵ تۆ بکەم بەس لەبەر خاتری کورد 100 جار دێم کۆبوونەوە لەگەڵەکەم دانیشم لەگەڵ تو هینەکەین بۆ ئەوەی شەڕ نەبێ و فیتنە نەبێ لە بینی کوردا و دوو حیزبا جارێشکە فیتنە دروست بێتەوە لە 3/6 عەلی ئەسکەری لەیان قیادە مۆقەتەوە دەستگیرە کرێ لەگەڵ هاوڕێیانی دکتۆر خالید و حوسێن بابەشێخ لە 7/6 بەدەستی قیادە مۆقەتەوە کوژدەن ئەمێ ئەو پرسیارە بکەم هەڵوێست و ئیحساس و شعوری سەبیحە خان وەک هاوسەر و هاو خەبات و هاوڕێی مناڵی عەلی ئەسکەری هەست بەچی کرد کە هەواڵی کوشتنی ئەوت بیست جا هیچ هەستێک هەیە لە دنیای لەو ناخۆشتر هیچ هەستێک نییە من کاکم هاتبوو بەلامان بۆ سووریا لە ماری کاک عومەر دەبابە تەلەفۆنمان نەبوو ئێمە تەلەفۆن لەگەڵ حەمە ڕەزای کرد کاکم لەگەڵی کرد گوتی حەمە ئەگەر عەلیوان نەماون ئەم منداڵە وردانە و ئەم دوو زەعیفەیە چی بکەن لێرە بە ئێمە بیان بینەوە
هیچکەنەوەی بۆ خۆمان چاومان لێیان بێت هەمە زمانی تێکەڵ و پێکەڵە هات تۆزێ زمانیشی دەیگرێ ئەوەندەی کەش لاڕبوو بوو دوایی دایە دەست من کاکم گوتم بمدەیە کاکە زۆر دڵم تون بوو گوتم هەمە باپیری من وەختی خۆی تۆڕێ باپیری تۆی سندووە منیش نەوەی ئەوم خدا ئاگادارە بەدەستی خۆمەت کوژم خوا هەڵ ناگرێ کوتی خڕجی پڕ بوو لە گریان لەسەر تەلەفۆنەکە کوتی هەختە بەدەستی خۆت بمکوژی بەڵام چی بکەم لە دەسەڵاتی منانیە ئیتر بە کاکمی کوتبوو بەخوا کاقادر نەماون ئیتر ئێمەش هاتینەوە چ بێنەوە مناڵ هەموو خەویان لێکەوت بوو مناڵی وەرد جوابمان بۆ لوتفێخان دراوسێمان بوو ئەویشات ئیتر چە بە دوو بنەماڵی منداری وردوو بە بنەماڵە بڕێن ببوورە سەبیحخان لەبەر کەمی کات من ناچارم بە خێرایی پرسیارەکان بکەم ئەگەر بە خێرایی وەڵام بیتەوە هەڵوێست و وەفای شۆڕشی کورد بە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێشەوە دوای وەفات و دوای کۆچی دوای مردنی عەلی عەسکەری چی بوو بۆ هەم عەلی عەسکەری خۆی هەم بۆ خانەوادە و بنەماڵی عەلی عەسکەری وەڵاهی ئێمە جارێ ئەوەڵ شت بۆ ئەومان نەکردو پاداشتی مادەمان بدرێتەوە بەسم پاداشی مادی نییە پاداشتی کەش بۆ هەڵوێستی وەکو عەلی تا ئێستا هیچ شتێکی بۆ نەکراوە بۆ تا ئێستا کتێبێک پەیکەرێک باخچەیەک نەکراوە بەناوی قوتابخانەیەک نەکراوە بەناوی ئللا هۆڵێکی بچکۆلەیە لە هین کراوە لە دووکان نازم چەند جارێک وابزانام لێ دانیشتون و ئیتر هیچ شتێشکە بە ناوی عەلیەوە نەکراوە ڕسمێکیشی لە فەرماندەی هەڵواسراوە ئیتر هیچکیان نەکردو وەکو یارمەتی شتیش ئیتر نامەوێت هیچ بڵێم سوپاسیانەکەین دەڵێن تاڵەبانی لە 2023 سەردانی ئێوەی نەکردووە ئامادەش نەبووە لە کتێبی پیاونامەیە شتێک لەسەر مێژوو خەباتی عەلی عەسکەری بنووسێت بۆچی؟ وەڵام من تەبیعی لەوە پێش زوو دەهات و هەتا خواردنیشی لەلای ئێمە خوارد و بانجێ کردین و ئێمە چوین و میوانی هادێک و میوانم لەگەڵایە و زۆر ئەو ماڵە بە ماڵی خۆی زانی و ئیتر لەوەتی بۆتە ڕێی جمهور و هین تۆزێ دوورکەوتۆتەوە و لە کتێبی پیاونامەشە من 2-3 ساڵ بوو وەرەقەکانم بۆ نار کە شتێکی لەسەر بنووسێ و چاویش پیا بخشێنێتەوە بەڵام دەمگوم مامزەلال هیچی لێ نەبڕیها یەک شتێکی لێ ببڕی دوای شەڕمانە بێ بەخوا یەک کەلیمەی لێ نابڕی بەڵام بەشداری نەکرد هیچی لێکەم بکەیەوە من دەمرم وا بزانم ناینووسی هیچ نانووسی دەمرم ئەو کتێبە دەرناچێت دەیگو دەستێکی بەشان مادە دەیگو چۆخە جا پێ کوتم چۆخە ئینشەڵا نامری هینەکەم ئیتر هەر نەینووسی و لە 1993 منیش مەجبور بووم دەست پێ بکەم و شۆڕشی کوڕیشم لە ئەوروپا ئیشێ کرد لە مەعمەلێک و من دوو دەقە کاتم ماوە سەبیحخان ببەخشم هێ زۆر بەخێرایی پرسیار بکەم بەخێرایی وەڵام بیتەوە ئێوە لە 2023 هەوڵی ئەوەتانە داواتان کرد لە مامزەلال کە تەرمی شەیدی سەرکردە پێشمەرگە عەلی عەسکەری بێننەوە بۆ عەسکەر و گۆپتەپە من چوومە زۆر بەخێرایی وەڵام لەگەڵ دکتۆر بەرهەم چوین بۆ لای داوام لە مامزەلال کرد و مەویش کاغزی نووسی چوین بۆ لای کاک مەسعود و ئەویش پێشوازی لێ کردووی نووسین و کاغزەکەم دایە و ئیتر من بە کاک مەسعودم گوت تۆ چۆن قەبری تەرمی مەلا مستەفا و کاگدریس تێناوەتەوە بە ئامانیش ناژرابوون لە کوردستانیش بۆ ئێرانیش هەر کوردستانە و فەرقینە و ئێمەش ئەگەر مستێ خۆڵ بێ دەمانەوێ ئێمە بەهاتنت بۆوێ و لەبەر خاتری میلەتی کورد خوێنی عەلی عەسکەریمان کردوتە چەپچێ گوڵ لەسەر مێزی ئاشتیمان داناوە عەلی بۆ کورد بە خۆی بە کوژداوە بۆ ئێمە بۆ حەسانەوە ئێمە زەرەرمان تیا کردەوە بۆ ئێمە خۆی بە کوژ نەداوە ئەوە ئێمە کردومانێت چەپچێ گوڵ لەسەر مێزی ئاشتیمان داناوە بەڵام مستێ خۆریش بێ ئێمەش ئەگەر بماندەیەوە و چکە عەلی عەسکەری نەپیاوی ئێران بوو نەپیاوی عێراق بوو نەپیاوی تورکیا بوو نەپیاوی سووریا بوو نەپیاوی ئیسرائیل بوو نەپیاوی ئەمریکا بوو پیاوی هیچ دەوڵەتێک نەبوو ئەڵێن ئەو گردەی کە ئێستا لە گۆپتەپۆ عەسکەرە گردی نەورۆز کە عەلی عەسکەری ناوی ناوە گردی نەورۆز و ساڵان نەورۆزی لەسەر کردووە ئێستا کۆمپانیایەکی مۆبایل بەنیازە بورجی تیادا بنێ بەڵێ ئەڵێن ئاسیا سێڵێ کوێ
تەلەفۆنچم بۆ قایم کرد نازم ڕقەمەکەی نەناسیم چی هەری نەگرت من ڕەنگە نەهێرم لێدانێن من دو پرسیارەکەم ئەگەر بە نیو دەخەوەڵام بیتەوە ئەو تۆمەتیانە چی بوو بۆ شەڵاوی علی عسکەری دروستکرا بووی کە پەیوەندی بە حیزبی بەعسەوە بوو دواتر ئێستش بە خەدمایلی پارتی ناوەڕێل ناوێشێتیە ئەوە خۆیانەکەم بە حەکەم و ویژدان و زەمیری میلەتەکەم و خەڵقی ڕۆشنبیر و ئێستا شکر هەموو کەس ڕۆشنبیرە هەموو کەس ئاقڵا ئەزانن چێ خۆیە فرۆشێ و چێ تەماعی هەیە خۆی پێ بفرۆشێ و وانە ئێتر من هەر میلەت دەکەمە حەکەم زۆر بەڕێز سەبیحە شێخ جەلال هاوسەر و هاوخەباتی علی عسکەری سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەی ڕوودا و مێژوو خۆشحاڵ زۆر بەخێر بێت بەڕێزان دیدارەکەمان کۆتایی هاتە تەوەری داهات و میوانی داهات و بەخۆتان نەسوێنی خواتان لەگەڵ زۆر سوپاستانەکەم مەمنونم.